سڵاتان لە بێهاوڕێن خۆشەویست لە ڤیدیۆ ئەمڕۆماندا گەڕین وڵاتان لە ڤیدیۆ ئەمڕۆماندا دەڵێن ئایا فیفا 90 بۆ ئەکسبۆکس 360 دەبێت. منیش لە هەڵام پێتان دەڵێم بەڵێ باڵگەمان پێیە کە یاری فیفا 90 بۆ ئەکسبۆکس 360 بە 100% دێ. هەتا ئێستا ڕاستە کۆمپانیای ئەوەی پشتڕاست ناکردوێتەوە، بەڵام ئێمە بە چەندین باڵگەی بەقوت بۆ تاین دەسەرمێنین کە بەدڵنیایەوە بۆی دێت. ئێستاش با بچینە سەر باڵگاکە. باڵگەی یەکەمی ئێ بۆ خۆی ئەم ڕاستمەی بڵاو کردوێتەوە فیفا 28 سپتەمبەر بۆ ئەم کۆنسۆڵانە دێ، هەروەک دەبین ئەکسبۆکس 360 پلیستیشن 3 تیایە. ئەلێرەش کۆمپانیا بۆ خۆی کوتی پرسیاری کرد بوو لە کۆنفراسی ئیسری دەیگوت ئایا پلیستیشن 3 و ئەکسبۆکس 360 دێ، لە وەڵامدا بەڵێ بۆی دێکوتی. هەروەکو دەبینن ئەو فیفا 90 بۆ پلیستیشن 3 لە ئەمازۆن بەردەستە، باڵگەیەکی بەقوتە. هەروەها دەبینن بە $45 بۆ ئەکسبۆکس 360 بەردەست. ئێستاش لیnkە خشتان بۆ لە دیسکریپشن دادەنێت. هەروەک دەبین کۆمپانیای ویکیپیدیا کۆمپانیان بە سایتە بڵاوی کردوێتەوە کە بۆ ئەکسبۆکس 360 دێت. هەروەها ئەم سایتەش کوێتی بۆ ئەکسبۆکس 360 دێت قابلە هەموو سایتە درۆکە. هەروەکو سێری ئەم سایتە بکەن ئەویش بە هەمان شێوەکتی بکەیت دێت. هەر ساڵ پارێژ ئێوتی بە فەرمی بۆ فیفا 18 بۆ ئەکسبۆکس 360 نایە، بەڵام تا ساتی بڵاوکردنەوەی ئەو کاتوتی دێت تا ڕێسمەش بڵاوکردنەوەی ئێستا هاتە سەری. بە پێیان سەرچاو دەڵێن ئەمە گەیمپلەی هەروەکو دێت سەر چاشەکە دەڵێن ئەمە گەیمپلەی یاری فیفا 19 خۆی بڵاو کردوێتەوە، بەڵام ئەمە 100% ڕاست نییە، بەڵام زۆرش بەڕاست دەچێت. لە هەندێک سێرم کرد هەندێک کارمەندی ئەی بوو ئەو شتیان بوو کۆمپانیای گەیمپلەی دانەوە، بەڵام هەروەک دەبین زۆر جیاوازی هەیە لە گەیمپلەیەکەی پلیستیشن 4 و ئەکسبۆکس 1 هەروەک لە ڤیدیۆکەدا دیارە ئەم شێوەیە هیوادارین بێت ئەوە تاوەک بزانێتی لەسەر گرافیکەکەی لەسەر پلیستیشن 4 هەروەها هەندێک سەرچاوەش دەڵێ ئەگەر بۆشی بێت زەحمەتە بێت، بەڵام هەر کۆمپانیا دەڵێن بڵای دەکەنەوە لە سایتی ویکیپیدیا و سایتی ئەمازۆن چەندین سایتێکە بەردەستە کە لینکی و سایتەکان لە دیسکریپشن بۆ دادەنێن. ویدیۆش کە کارتە گەیمپلەیەکی فیفا 19 بۆ کۆنسۆلی ئەکسبۆکس 360، بەڵام دیار هەواڵەکە پشتڕاست کرا هەروەک دەبین لە گەیمپلەیەکەدا لە ئەکسبۆکس 360 Well, you just think how many games he played this season as well. All that's in the past now. The game that's just happened was the most important one. Xbox 360 PlayStation 3 بەردەستە، ئەمەش 100% ڕاستە. هەروەها سایتی ئەمازۆن دەتوانێت ئێستا پریئۆردەرێکی بۆی کە بڵاوکرێ بە تۆی بڵێ و تۆش بیکڕێت بۆی بۆ دبێنن، بەڵام ناهێنێتە بە کوردستان. 100% بەردەست دەبێت. ئەکس شریکەکەشی لە کوردستان بەردەست نەبێ، لە ڕێستۆرەکانی لە ڕێستۆری ئەکسبۆکس 360 دەتوانێت بکڕێت، بەڵام بەکارەیە دەتوانێت کارتە کارتی دۆلار لە ئەکسبۆکسەکە بکەیت و بیکڕیت. ئەمەندە گرانیە کارتی دۆلار، هەر لە بازار پرسین ئەمەوە بە خەڵکە سەرشتێکەوە بێ. ئەم پارچە ڤیدیۆی بینیشتان ئەمە فیفا 19 بوو. My mum always told me to get on the front row. She taught you well, Lee. There we have it. The Champions League victors for 2019. إيش هذا كارمن تاني بوفانا هم بلاو كردوتو بشراستيان كردوتو كأما جيم بلاي فيفا 19 و إكسبوكس 360 وبخوش مع زور بوها على دخوشين چونكا هروك لفيديو بيشتر ببينيتان بخون إكسبوكس 360 بلاو بوبسيا كلها